لەسەر داوای کاکە عەبدوڵڵا یوسف کە کامنتت نووسی بوو لەژێر ڤیدیۆکانی یوتیوب کە من باسی دوو دراو بکەم. بەڵام دراوێک کە سەیرم کرد دراوێکی زۆر باش بوو کە ئەویش مێتاوارە، بەڵام دراوی تر کە هەروەکو چوومانەوە کوین مارکێت کەپی زۆر لە سەرچی کوین مارکێت کەپی گەڕام، بەڵام دراوەکەم نەدۆزیوە. دەستت خۆش بێ چونکە مێتاوار کە تاقیقم کرد دراوێکی زۆر باشە و ئێستا لەم ڤیدیۆدا بۆ ئێوە بۆ خەڵکی کوردستان دەخەمە ڕوو کە مێتاڤێر چییە بۆ ئەوەی کەسانێک ئەو دراوان هەڵدی بکەن و لە داهاتوودا قازانجێکی زۆر بکەن. بەناوی خوا سڵاو هاوڕێیان، هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمەوەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمەوەین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان وەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشی شالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بالێ ئازیزان، بەبێ ئەوەی ڤیدیۆەکەی درێژ بکەینەوە ئەچینانە و کوین مارکێت کەپ کە دراوی ئەمڕۆ هاوڕان مێتاوارە کە تاقیقم کرد و تحلیلی ئەو دراوام کرد کە دراوەکی باشە. دروستە ڕەنکەکەی زۆرە کە 6336 کریپتۆکارنسیە، بەڵام ئێستا ئەچینە پێشی بوو ئەوەی بۆ ئێوە ڕوون بکەمەوە کە بووچی ئەم دراوە هەتا حدێک دراوەکی باشە بوو هۆڵدکردن. بەڵام پێشەوەی تعلیلی ئەو دراوەی بکەین هاوڕان، من هیچ سیگنالێک بۆ کڕین بۆ ئێوە بڵاو ناکەمەوە. نیەتی من تەنها ئەوەیە کە ئەو دراوانەی لە داهاتوودا بۆ ئێوە سوودێکی هەبێ ڤیدیۆ لەسەر دروست بکەم. بڕیاری کۆتایی لە دەست خۆتانە کە بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕینی ئەم دراوە یاخود هەر دراوێکی تر بدەن، واتە هەر سوود و قازانجێک یاخود هەر زەرەرێکی ئێوەکەن ئێوە بە خۆتان بەرپرسیار دەبن. بەڵێ هاوڕان، هەروەکو گوتم دراوەکە لە ڕوتبەی 6336 کریپتۆکارنسیە. نرخی ئەم دراوە 2 سنتە لە ئێستادا و لە ماوەی 24 کاتژمێرە 1.5 لە سەدا بەرەو داکشان چووە. و هەروەها مارکێت کەپی ئەم دراوە هاوڕان کە لێران هەروەکوای بینن کە 4 میلیارد دلارە و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەی زۆر کە مە نازانم بۆچی ئەوەندە جیاوازیە، بەڵام چونکە ئەم دراوە هۆڵدێرەکانی زۆرن ئێستا چینە سەر هۆڵدێری، من بە دراوەکی باشە بینم بۆ ئەوەی لانی کەم ئێوەش کەمێکتان هەبێ بۆ ئەوەی لە داهاتوودا قازانجێکی بکەن. 3000 دلارە مارکێت کەپی ڕۆژانەی و هەروەکو دەینە خوارەوە تەنها لە بەشی مارکێت لە پانکێک سواب لەسەر باینەنسی واتوانن بکڕن کەم چەند ڤیدیۆم دروست کردە چونەتی کڕینی دراو لە ناو تراسوالێت یاخود لەسەر نێتورکی باینەنس کە واتوانن بچنە ناو چەنێل و ڤیدیۆکان ببینن بۆ ئەوەی بتوانن لە ناو خودی تراسوالیت دراوەکان بکڕن. و هەروەها لێرانە لە بەشی ئەکسپلۆر کە لێرانە بەڕاستی سەرنجی ڕاکێشەم 1,501,718 هۆڵدێری هەیە کە بەڕاستی لە ڕێی هۆڵدێرەوە ئەم دراوە زۆر دەوڵەمەندە، چونکە بەڕاستی 1 ملیۆن هۆڵدێر گەلێک زۆرە بۆ دراوێک، بۆ هەر دراوێک بێ، هەر دراوێک کە 1 ملیۆن هۆڵدێری تێپەڕی باش بزانن کە داهاتووی ئەم دراوە زۆر باش دەبێت کە ئەمە شەرۆکای بینن 1,501,718 هۆڵدێری هەیە. بۆ بورن ئەگەر پێشتر بە غەڵەتیم گوت 1,501,718 هۆڵدێری هەیە. ئەوە هەروەها لێرانە با چینەوە سەر وێبسایتی ئەم دراوە تەنها لەو بەشەی هیواتوانن بێن دراوەکە بکڕن. هەروەکو گوتم لە ناو خودی تراسوالیتیشی هیواتوانن بکڕن کە من چەندین ڤیدیۆم دروست کردووە چونیەتی کڕینی دراو لە ناو تراسوالیتی. و لێرانە شاوڕان هەروەکوای بیناتوان بچنە ناو تەلێگرام، تویتر، ئێستا چینە ناو تویتەری بزانین کە چەند فالوێری هەیە. و هەروەها NFT مارکێت پلیس هەروەکوای بینە لێرانە ئایتێمە لە بواری NFT مێتاڤێرس بە مارکێت پلیسی ئەم دراوەیە کە لە بواری گەیمینگە ئەم دراوە لە ڕاستیە کە هیواتوانن بێن ئایتێمی ئەو دراوەی بکڕن. بەڵام من نەهاتوومە کە ئێوە بێن لێرانە سەرمایە دابنێن بۆ ئەوەی ئایتێمی ئەو دراوە بکڕن بۆ گەیمینگ و ئێوە بتوانن ئەو ئایتێمانە بکڕن بۆ ئەوەی لە ناو خود یاریەکەی بەکاری بهێنن. واتە ئەم یاریە هاوڕێیان لە بواری NFT و گەیمینگە. هەر دراوێک کە ئێستا بواری NFT و گەیمینگ بەرەو پێش چووە، هەر دراوێک لە بواری NFT و گەیمینگ بیت بەڕاستی هەروەکو شاهدیش بووین ئەکسی ئینفینیتی کە لە قەدیم کە لە چەند مانگی ڕابردووە چەندین هزار دلار بە خەڵکانێک سوودی بەخشی و لە 1 دلارەوە دراوی
ئەکسی ئینفینیتی هەتاکو 200 دلاریش ڕووی ئەمە شێکێکە لەو دراوانەیە کە لە بواری گەیمینگ ئیشەکە و هەروەها لێرانە لە بەشی تویتر کۆینگێکو و هەروەها کۆین مارکێت کەپ کە ئەم دراوە لیست بووە 676,000 هۆڵدەری هەیە بەڕاستی دراوەکی دەرەجەی یەک کارۆکو گوتم لە بواری گەیمینگە منش لێرە فالووەکەم ئێوە هاوڕان دراوەکی 100% واتە من تحلیلیەوە یەکەم کە دراوەکە بەڕاستی کلاواتە یاخود نا بەڵام ئەم دراوە 100% دروستە ڕاستە هیچ کلاواتی نییە چکە دراوەکە لە بواری مێتاوار واتە مێتاڤێرسیە و ئێواتوانن هەرچەنە بێت بە هۆڵدکردنی ئەم دراوە لە داهاتوودا ئەگەر گەیمەکە بەڕاستی پێشکەوە سەرکەوتنی گەورەی بەخۆوە بینی ئێوەش بتوانن لە ڕێی ئەم دراوەوە زیاترین قازانج بکەن لە داهاتوودا بەڵێ عزیزان بە پێویستم زانیان ویدیۆش بێەوە دروست بکەم سوپاسی ئەو کەسانەیەکەم کە دراوی باش لە ژێر کامنتی یوتوب ئەنووسن بۆ ئەوەی منیش تحلیلی بکەمە بە خەڵکی کوردستان بناسێنم بۆ ئەوەی هەرچنە بێ خەڵکی ئێمەش کەمێک لەو دراوانەی هەبێ و لە داهاتوودا زیاترین قازانج بۆ خەڵکی کوردستان هەبێ هاتینە کۆتایی ئەم ویدیۆ شاوڕە هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لە ژێر ویدیۆیە لە چەنەلی یوتوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ویدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ